ئەمنی قەومی یان گاڵتەجاری میدیایی و بێخاوەنی. ئەوجا خەڵک چ بکە؟ مریشک بخوا یان نەخوا؟ بە قسەی ڕوودا و بێ مریشک ژەهراویە و نابێ بخورێ، بە قسەی ئاواژ بێت چ کێشەی نییە؟ باشە خەڵک باوەڕ بە کێ بکە؟ باواز لە ڕوودا و ئاوا بێنین کە خاوەنەکانیان نێچیری و مەسرورینەوە و دزن و داهاتی ئەو وڵاتیان هەموو عەپەلوش کردووە و دزیوە. ئەوجا هاتینە بە پارەی حرام و دزراوی مەدوو کەناڵی چاواشەکاری وەکو ڕوودا و ئاڤایان داناوە و خەریکی پڕۆپاگەندان لۆشکاندنی یەکترین. بەرام ئەو مەوزوعە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە. وەڵڵاهی ئەگەر ئەو بەڕەڵەخانە نەبایە و وڵات بێخاوەن نەبایە و ئەگەر داواکاری گشتی وەکو جووتە قۆندرە نەبایە و دابەستەی حیزب نەبایە، دەبوو هەوڕۆکە لەسەر ئەو یاری پێکردنە بە ژیانی خەڵک بەهاتایە جواب و لێپرسینەوەی لەگەر بکردانایە. دەزانی هەرچی یاسادانەری دنیا هەیە پێناسەی ئەمنی قەومی بە 4 شت پێوانە دەکەن: ئاسایشی خەڵک، تەندروستی خەڵک، ئەمن و ئارامی، پاراستی ماڵ و سامانی خەڵکی. ئەوجا کە دەرێن ئەمنی قەومی، ئەوە تا ئێستا کە بەدەست شەڕەقۆچی ئاوا و ڕوودا بوویتە قۆندرە. ئەو دوو دەستگا ڕاگەیاندەی بە پارەی دزراوی ئێمە هەر دەسوڕێن و هەم تەندروستی خەڵکیان خستیتە مەترسی، هەم سەکینە و ئارامی دەرونی خەڵکیشیان تێک و پێکدایە. ئێوە نەک هەر ناتانن ئاسایشی خەڵک بپارێزن، بگرە خۆتان و بندیاکانتان بووینەتە گەورەترین مەترسی لۆسەر ژیان و دەرونی ئەو ملەتە. ئیتر بەسا و بێخاوەنیە.